خۆشەویستانی ئەمە جوانترین سڵاوتان لێبێت لە هەر کوێک بینەریە من خۆشحاڵم کە ئەم ڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی نوێیە بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانام هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە بۆ ئەم ئێوارەیە باس لە شانۆی کورسیەکانەکەین کە میوانەکەم ڕاستەوخۆ لە هەول لە کەرکووکەوە لەگەڵمدایە کاک نەژاد نەجمە کا دەرهێنەری ئەم کارە شانۆیە کاوا دیارە شانۆی کورسەکان لە ماوەی ڕابردووە لە پێش سەردەمی کۆرۆنا لە 5 وڵاتی جیاواز نمایش کرا بەڵام لە ئێستا گروپی شانۆی هەوارکان بەرهەمە کە گروپی شانۆی هەوارە کە وا بڕیارەکە بەتەمان لە کەرکووکیش نمایشی بکەن ئەم کارە شانۆیە سەرڕای ڤایرۆسی کۆرۆنا و هەروە هەموو ئەو قەیران و ئەو کێشانەی کە ڕووی لەما کردووە بەڵام گروپی شانۆی هەوار جارێکی کە دەستیان کردوتە بەکار و چالاکەکانی خۆیان کە لە ماوەی ڕابردوو شابێگومان ئەم گروپا کە کۆمەڵێک کار و چالاکی شانۆی زۆر جوانیان هەبووە لە شاری کەرکووکی خۆشەویست و هەروە بەشداری چەندین فستیڤالیان کردووە ئێستا کاک نەژاد نەجم لەگەڵمدا ڕاستەوخۆ لە کەرکووکەوە بۆی باس لەسەر ئەم کارە شانۆیە بکەین کاک نەژاد سڵاوت دەبێتم کاتە باش ئەم کاتتان باش زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆش کاک نەژادوەکو ئاماژەم پێکرد کە ئەم کارە شانۆیە لە ماوەی ڕابردووە لە 5 وڵاتی جیاواز نمایش کرا لە ئێستاشاوە بەتەمان کە ئەم کارە شانۆیە لە شاری کەرکووکی خۆشەویست نمایشی بکەن بۆ پێشتر لە شاری کەرکووک ئایا نمایش کراوە یاخودنا و بۆ لە ئێستا بڕیارتاناوە کە ئەم کارە شانۆیە جارێکی نمایش بکەنەوە دیارە شانۆی کورسیەکان تەجروبەیەکی گەورە بۆ گروپی شانۆی هەوار و تەجروبەیەکی گەورە بۆ من وەکو سینۆگرافیا و دەرهێنەری ئەم کارە یەکەم نمایشمان دیارە گروپ شانۆی هەوار هیچ نمایشێکی ینی نەبووە ئەم کاریشمان بە هەمان شێوەمە زیاتر لە ساڵ و نیوە پێش ئێستا بۆ 2 ساڵە چێ کورسیەکان یەکەم نمایشمان لە شاری کەرکووک بوو بەڵام بە تەجروبەیەکی زۆر تازە کە 15 ئەکتەر تێیدا بەشدار بوو دواتر ئەم نمایشە چووە شاری کۆیە دواتر چووە وڵاتی تورکیا لە شاری ئامەد پێشکەشکرا دواتر چووە وڵاتی ئوردن دواتر لە عێراق لە بەغدا نمایشکرا بەشداری چەند فستیڤاڵێکی کە بوو بەڵام بەداخەوە نەمانتوانی بەهۆی ئەم ڤایرۆس و بەهۆی بە تایبەت قەیرانی دارایی بەشداروین بەڵام 5 ئەزمونمان لەم نمایشەیە بۆ دووبارە یەکەینەوە تەجروبەیەکی زۆر تازە ئەمجارە بە 5 ئەکتەر نمایشەکەکەین بە شێوازێکی تازەتر ئەوەی هانی داین ئەم نمایشە دووبارەکەینەوە بە تایبەت کۆمەڵە شانۆکار لە کوردستانە پێیان خۆش بوو ئەم تەجروبەی کۆتامان کە لە شاری بەغدا نمایشمان کرد دووبارەی کەینەوە بۆی جیاوازی ببینی لە بین تەجروبەکانی تر کە کراوە و بە تایبەتتر بۆ شاری کەرکووک ئەمانەوێ لە ڕێیم نمایشەوە ژیان بگەڕێتەوە دوایەوەی زیاتر لە 6 بۆ 7 مانگە هەموو ژیان لە هەموو دنیا وەستاوە بەڵام لەگەڵ ئەوەی ئێمە زیاتر وە بۆ مانگونیوێ کە چێمە لە پرۆڤین سەرلەبەری کارەکە گۆڕاوە بۆ هیوایم ئەم تەجروبەیە بێتە جێ ڕەزامەندی بینەرانمان باشە کاک نەژاد بۆچی ئەم گۆڕانکاریانەتان لەم کارە شانۆیە ئەنجام داوە وەکو خۆت پێشتر ئێمە لە ماوەی ڕابردووشە لە پرۆگرامەکەیە هەر میوانداری بەڕێستمان کرد و باسمان لەم کارە شانۆیە کرد پێش نمایشکردنی بەڵام بۆچی ئەم جارە ئەو گۆڕانکاریەتان تیا کردووە هەم لە ڕووی ئەکتەر و بە هەروە چ گۆڕانکارێکی کە لەم کارە شانۆیە ئەنجام دراوە هیچ نمایشێکمان لە نمایشەکەی تری نەچووە تەجروبەی یاخود ئەزمموی شانۆ ئەگەر ئەو شانۆکارانی کە بیانەوێ پەرە بە کارەکەیان بن یاخود داهێنان بکەن لە نمایشەکە ئەبێ تۆ شوێن کاتێک شوێنە گۆڕی بۆ شوێنێکی کە نمایشەکەت بگۆڕێ ینی ئەجوای نمایشەکە سەرلەبەری بگۆڕێ ئەگەر سەرلەبەرشی نەبێ لە 150 بۆ 75 بگۆڕێ بۆیە ئێستا ئەمە دوای نمایشمان لێرابێ یاخود نازانم دوای نمایشە بەیان بەردەوامە بین بەڵام ئەمە ئەزمموی ئێمەیە لە شانۆی
وێنە کە مەسرحە سوورڕەیە بە بەردەوام لە گۆڕانکاریدایە بۆیە لە 15 ئەکتەرەوە ئەهێنینە 5 ئەکتەر ئەمەش تەجروبەیە کاچێتە سەر خەرمانی ئەو تەجروبانەی گروپی شانۆی هێوار کە لە شانۆی وێنەیە زیاتر وە لە 2011 ئێمە کار لەسەر ئەم تەوژماکەین وەکو شانۆی وێنە بەردەوام کارەکانمان لە گۆڕانکاری و بەرەو پێشچوون بووە بە تایبەت ئەم کارەمان هەر تەنها لەسەر ئەکتەر نییە ینی وەکو ئەکتەر گۆڕابێ سەرلەبەری نمایشەکە گۆڕانی گەورەی پێوە دیار بووە لە هەمووی گرنگتر مەسەلەی سینۆگرافیا و مەسەلەی تەکنیکی ئەکتەر لەگەڵ سینۆگرافیا بەعام بەگشتی لەسەر شانۆکە ئەگۆڕێ و دواتریش ئەو مەشەدانی کە زۆر گرنگن یاخود ئەو مەشەدە جوانانەی کە لە کورسیەکانەیە گۆڕانی گەورەی تێدا بەدیەکرێ بە جوانتر بە باشتر بۆ نمونە لێرە دوو کارکتەری سەرکیە لە کورسیەکان تەناو دوو کارکتەرە لە جێی خۆی ماونەتەوە ما باقیەوانی تر سەرلەبەری مەشەدەکان گۆڕاون خەڵکی بڵین ئەکتەری تازە هاتووە کە ئەم نمایشە پێک هاتووە لە ئەو ئەکتەرانی کە ڕۆڵێکی گەورەیان هەیە و ماندوو بوونە زیاتر لە 2 ساڵە بەم کارەوە هەوار فارس کە یەکێکە لە ئەکتەرە باشەکانی کەرکووک و کوردستان هونەر شەوقی بە هەمان شێوە یەکێکە لە ئەکتەرە باشەکان ئەمەی لە دوای نمایشە سەلام زەنگەنە هادی جوانڕۆیی مستەفا مامۆستا سیران عومەر وەکو دەنگ و مۆسیقا و گۆرانی لەگەڵمانە لەگەڵ ستافێکی پشتی شانۆیەکە کە کاک بەرهەمە لە هەمووشی گرنگتر ئێمامانەوێ دەستپێکی ئەم نمایشەمان لە دوای ئەو کۆتای هێنانەی کە مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی بە قەنعاتی من لە مانگی نوێە لە ناوڕاستی مانگی نوێە کۆتایی مانگی نوێمە ئەم نمایشە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک تاوان بە خۆپارێزیەوە ئەم نمایشە بکەیت. زۆر باشە کەواتە بە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە تیاتانە کردووە بۆ باشترکردنی ئەم کارە شانۆیە بۆەوە بینەرانیش چاوەڕێی کارێکی جوان و جیاوازتر بن. کاک نەشاد ئەمە ئەو باسکەم کە تەنها لە شاری کەرکووک و خۆشەویست نمایشەکە نەخۆت پلانی ئەوەتان هەیە کە بیهێنە سلێمانی و هەروە شارەکانی کەش. وڵای پلانەکانمان پێشووتر بۆ سلێمانی بوو پێش ئەم نەخۆشیە بەڵام بەداخەوە کە ئێمە دوایین کارمان کە لە وڵاتی ئیمارات بووین لە فستیڤاڵی نێودەوڵەتی فجێرە لەوێ گەڕینەوە ڕاستە خۆمان ویست کورسیەکان شانۆی کورسەکان بینە سلێمانی چکە وەکو وتم کۆمەڵە شانۆکار زۆریان پێخۆش بوو ئێمە ئەم نمایشە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک ئەم نمایشە بەردەوامی هەبێ وەکو وتم لە شارێکەوە بۆ شارێکی کە ئێمە گۆڕانی گەورەمان بەسەر ئەم نمایشە هێناوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زیاتر لە دەبابەتی ڕەخنەیی لەسەر ئەم نمایشە نووسراوە هەر لە کەرکووکەوە تا کۆتا نمایشمان ئەمە گۆڕانێکی گەورەیە کە تۆ لە ماوەی ئەگەر ماوەکە مانگێکیش بێ ئێمە گۆڕانی گەورەمان بەسەر نمایشەکە هێناوە تا نمایش لە جێگایکەوە بۆ جێگایشی کە سینۆگرافیا گۆڕاوە نواندنی ئەکتەر گۆڕاوە مۆسیقا گۆڕاوە گۆرانی گۆڕاوە تەکنیک و نواندنی ئەکتەر گۆڕاوە ئەمە جێی ئەوەیە کە ئێمە پەرەی پێ بدەین و بەردەوامی بدەین بەڵام هیوادارم بتوانین سپۆنسەرمان هەبێ ئێمە تا ئێستا ئامادەین وەکو ستافی شانۆیەکە بۆ نمایش بەڵام تاکو ئێستا هیچ سپۆنسەرێک نییە بەداخەوە بەهۆی ئەم نەخۆشیەوە سەرلەبەری کۆمپانیا و شوێنە هونەریەکان هەمووی ڕاوەستاون بەڵام ئەگەر دەرفەت هەبێ و پاڵپشتی هەبێ بە دڵنیاییەوە لە دوای کەرکووک یەکەم شار ئێمە چینە سلێمانی. باشە کاک نەشاد ئەگەر باس لە دەقەکە بکەین یاخۆت چیرۆکی ئەم کارە شانۆیە باس لە دوو هاوسەرەکات دوو ژن و مرد کا باس لە ژیانی ئەم ژن و مرداکات و هەروە هەموو ئەو شتانەی کا بەسەریانە دێت ئایا دەقەکە یاخود چیرۆکەکەش گۆڕانکاری بەسەرە هاتووە؟ کاتێک تۆ نمایشێکەتەوێ بگۆڕی ناتوانانی لە بیرۆکەکە زۆر دەرچی بەڵام بە تەکید بە دڵنیاییەوە
مەشهەدی تر ئیزافە بووە تەنانەت لەو مەشەدانی کە زۆر گرنگن لە دەقەکە ئێمە گۆڕانمان بەسەراتۆ بە تاکید گۆڕانی بەسەراتۆ نمایشەکە بۆیە لە بیرۆکەکە کاتێک تۆ سینۆگرافیا و دیکۆری نمایشەکە ئاگۆڕی ئەبێت تۆ بەدیلت هەبێ لە جێگای ئەو مەشەدانی کە لە دەقەکەی هەرچەند ئێمە وەکو گروپی شانۆی هەوار و ئەم تەوژمە کە ئیشی لەکەین شانۆی وێنەیە ینی ئەتیمادێکی تەواو ناکەینە سەر دەق لای ئێمە تەنها هەڵگرتنەوەی بیرۆکەی نمایشە واتە ئەگەر دەقێکی 200 لاپەڕەیمان هەبێ ئێمە ئیشمان لەسەر 5 لاپەڕەی دەقەکە کردو تەنها بیرۆکە و شتەگرنگەکانی ناو دەقەکەمان هەڵبژاردووە ئەوەیشی کە بینەرانمان بە بەردەوام لەسەر کارەکانمان قسەیان هەیە زۆر جار ئێمە گرفتی ئەومان لەگەڵ کۆمەڵە ڕەخنەگر و کۆمەڵی بینەر هەیە ئێمە شکێنەری دەقین بە عەمەلی شەڵێم کات ئێمە چینە پرۆڤۆ هیچ کاتێ لە سەرەتای دەقەوە دەستمان پێی نەکرێت زۆر جار لە کۆتایی دەقەکەەوە دەستمان پێکرد و هاتوینەتە لە کۆتاییەوە بۆ سەرەتاتوین بۆیە شێوازی ئیشکردنەکە ئێمە بە بەردەوام گۆڕانی بەسەراتوە تەنانەت لە بیرۆکەشە. باشە کاک نەژات بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە بەم کارەشانەوە خەریکن بەردەوامی ئێواتانەوە گۆڕانکاری بەتایبەت تۆک و دەرەنەری ئەم کارەشانەوەیە گۆڕانکاری لەم کارەشانەوەیە بکەیت دیارە شانۆی کورسەکان شانۆیەکی زۆر تایبەت و خۆشەویستە لە لای تۆ وەکو دەرهێنەرێک ئایا ئەم گۆڕانکاریانە قورس نییە بۆ تۆ کە بە بەردەوامی ئەوە گۆڕانکاری لەم کارەشانەوەیە بکەیت؟ بە تاکید قورسە کاتێک تۆ ئەچیتە نمایشێکەوەانی بەجددی خەڵۆتێک ینی ئەوێ بچیتە خەڵۆتەوە بۆی ینی دەیان شەو ینی لە ڕێی مناقەشەوە لە ڕێ ئەوەی کە ئامادەکردنی دەقەکەەوە لە ڕێی گۆڕینی حیوارەوە لە ڕێی دروستکردنی بیرۆکەی تازەوە لە ڕێی دەیان بیرۆکە دێت تۆ ڕەفزیەکەیتەوە کامە باشە دواتریش بامان شێوە کاتێکیتە سەر عملی کاتێکیتە سەر پرۆڤە دەیان جار تۆ ئەم مەشەدانە ئەگۆڕی ئەم ئەجووا ئەگۆڕی بۆیە من ئەڵێم قورسە ئەمە وەکو ئیشێکی تازە نییە کاتێک ئەتەوێ نمایشێکی تازە بکەی نازانی چی نمایشەکەت چۆن دەرەچێت بۆیە ئەم نمایشە لەگەڵەوەی کە ئێمە ئەمەیان کە دێت شەشەمین نمایشە بێ بەردەوام تۆ ئەبێ زۆر بە حەزەرەوە ئیشی لەسەرکەی زۆر بە ئاگاداری چکە نابێت لە نمایشی پێشووترت بچێت لەگەڵ ئەوەی کە زۆربەی شانۆکاران کاتێ نمایشەکەن ینی نۆرماڵ عادی لەم شارۆی بنەوە شارەت نەفسی نمایشن بەڵام لای ئێمە وەکو ئەم تەوژمە کە شانەی سوورەیە گۆڕانکاری گەوری لێتەوێ کاتێک سینۆگرافیا گۆڕی کاتێک بۆیە جیاوازێکی گەورە هەیە لە بینی ئەم نمایشە بۆ نمایشێکی تر زۆریش تایبەتە شانۆی کورسیەکان بۆیە خۆشەویستیەکی گەورەمەیەوە و کاک نەژات دەقەکەش دەقێکی وشکە ینی تۆ چۆن ئەتوانیت ئەوەنە قوڵ بیتەوە لەناو ئەم دەقەیە ینی ئەوەنە بە بەردەوامی هەوڵ بیت گۆڕانکاری تیا بکەیت بۆ ئەم دەقاونە تایبەتە لە لای تۆ یەکێکە لەو دەقانی کە لای یونسکۆ کاتێک ینی هەمومان نەزانینە یونسکۆ لەسەر بێهودەیشی کردووە ئەو دەقە وشکانەیە خۆت ئەو بابەت و چیرۆکانی هەڵبژاردەوە کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمانە ڕوویداوە چکە خەڵک گشتی بەعام هەموو خەڵک تووشی نائارامی بووە جەنگی گەورە بووە هەموو دنیا تووشی کاولکاری هاتووە بۆیە ئەم دەقانە بێت زۆر بە ئاگداری و بە هەستیاریەوە ئیشی لەسەرکەی بۆیە قوڵبوونەوە لەم دەقە لە دوای ئەزمموی 5 نمایشم ئێستا وەکو یەکەم نمایش لێ ترسم چونکە یەکێکە لەو دەقانی تۆ ناتوانانی زۆر هەندێک بابەت بەکاربێنی کە لە بیرۆکەکەی یونسکۆ بدە یاخود هەندێک بابەت بەکاربێنی نەگونجێ لەگەڵ تەوژمی یاخود ستایلی بێهودە بۆیە بێ زۆر بە ئاگداری و هەستیاری و ئیشی لەسەرکەی بۆیە من بە تایبەت ئێستا لەم ئەجوایە ئەم نمایشەم دووبارە کردو چکە ئێمە ئێستا لە جەنگێکی زۆر گەورەیان یاخود ئەچینە دوای جەنگێکی زۆر گەورەتر کە مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆنەیە بۆیە ئەم دەقە زۆر ئەگونجێ باس لە دابڕانی دوو ئینسان
ژنوپیاوێکەکە لە کۆمەلگا کە کۆمەلگا پڕ بووە لە کاری قێزەوەن، پڕ بووە لە کوشتن، پڕ بووە لە درۆ، پڕ بووە لە خیانەت، پڕ بووە لە ماڵوێرانی، ینی دنیا بە هەمووی ڕاوەستاوە. بۆیە ئەم نمایشە یەکێکە لەو تایبەتمەندیانی کە بۆ ئەجوای ئێستا زۆر گونجاوە، خەڵک بێزارە، خەڵک مەسەلەی نەفسی دەرونی ڕووخاوە. بۆیە هەمیشەکە ئەمەوێ دانشم لەسەر ئەم دەقە دەیان بیرۆکە و قوربوونەی زیاتر بۆ نمایشەکە دی. بەڵام کاک نەژات وەک دەزانی کە باس دەکرد کە ئەم شانۆیە کە شانۆیەکی وێنەیە و وەک دەزانی کە کاری شانۆی وێنەیەش گۆڕانکاری بەسەرە هاتووە، بەڵام بەپێی ئەو ئەزمونەی کە خۆ دەتەپێت وایە کە ئەو گۆڕانکاریانە هەنگاوی باشن یاخود بەرەو باشتر ئەڕوات، یاخود ئێوەش بەتایبەت لەم کارە شانۆیە هەمیشە ئەگەڕێنەوە سەر قوتابخانەی سەڵاح قاساب کە ئەو چۆنەڵی زۆر گرنگیە بە کاری شانۆی یاخود شانۆی وێنەی کە گرنگێکی تایبەتی پێیاوە. من ئەمە ناشارمە لە هەموو لێدوانەکانم هەموو شوێنێ وتومە من لەسەر تەئسیری دکتۆر سەلاح قەسەب دەستم بەم کارە کردو، بەڵام شێوازی کارکردنی من 100% جیاوازە لەگەڵ تەجروبەی سەلاح قەسەب کە لە ساڵانی هەفتاکان و تا هەشتا و بە ئێستایشەوە ئەو کارێکا و پەیوەندێکی گەورەی ڕۆحی لە بینمانەیە و پەیوەندێکی شانۆیی گرنگ لە بینمانێ. زۆر جار کاتێ مستەڵەحێک ئیزافە ئەکا بۆ شانوێنێ ڕاستەخۆ پەیوەندیم پێوەکاڵە نەجا دەبێ ئەمە داخلی یاخود بیکەیتە ناو شێوازی ئیشکردنەکەتەوە. بۆیە شانۆی وێنە بەبەردەوام لە پێشکەوتنە. ئێستا هەموو دنیاکار لەسەر وێناکانی ئەگەر لە ماوەی ئەم نەخۆشیە کە ئێمە بڕوانین هەستەکەین خەڵک بێزار بۆ لە وتن، خەڵک بێزار بۆ لە حیوار، خەڵک بێزار بۆ لەو گفتوگۆیە ساردەی کە بە بەردەوام زۆر جار لە کەناڵەکانە بینرێ، زۆر جار چەلەحانێ لە نێوان خەڵکە لە دیبەیتەکان لە شوێن مناقەشاکە خەڵک لەم حیوارە سواوانە بێتاقەت بووە. بۆیە ئەرکی شانۆکارە بە تایبەت ئەرکی ئێمەیە حیوار بگۆڕینە وێنە، حیوار بگۆڕینە جوڵە، بۆی ببینین ئەوە پێشکەشکەینە بینەرانمان. بۆیە ناکرێت ئێمەش بە هەمان شێوەی ئەوانی کە لەسەر دوو کورسی دانشن و چەلەحانەکەن لەسەر مەوزوعێ یاخود گفتوگویەکی سەعاتیەکەن بێ ئەوەی هیچ کردارێکە بێ. کاتێکە چیتە نمایشێکەوە بێ تۆ سوورە لەوێ قسە بکە، ئەبێ تۆ جوڵە لە بری حیوار. بۆیە من ئەڵێم لە شانۆیەکی وەکو کورسیەکان 200 لاپەڕە بەس حیواری تەیە، ئێمە 5 لاپەڕەمان بەکارێناوە وەکو حیوار. سەرلەبەری کارەکە تێکشکاوە، ئەمەیش کەوێتە سەر شێوازی کارکردنی شانۆی وێنە لەگەڵ ئەو تەئسیری کە لەسەر منە وەکو سەلاح قەسەب بە شانازیشەوە هەموو کاتێ باسەکەم تەئسیرێکی گەورە و هاوکارێکی گەورەی منە تا ئێستا بە بەردەوام لە ڕێی نووسراوەکانی، لە ڕێی ئەو بەحسانی کە ئیکا، لە ڕێی ئەو کتابانەی کە چاپێکە، لە ڕێی ئەو وشە تازانەی بۆ منە دایان وشەی تازەی بەرهەمێناوە بۆ ناو شانۆی وێنە. کاتێک بۆ نمونە بەدیلی دەرهێنان، وشەی دەرهێنان چییە؟ بەدیلی نووسەر چییە لە شانۆی وێنێ؟ ئەمانە هەمووی بە بەردەوام تازەترین کە 2020 دایان وشەی بەرهەمێناوە بۆ ناو شانۆ. زۆر باشە. کاک نەژات وەکو خۆت ئاماژە پێکرد کە ئیتر لە مانگینۆیە ئینشاڵڵا کە ئەم کارە شانۆیە نمایشەکرێت لە شاری کەرکووکی خۆشەویست و ئەگەر باس لە ڕێنمایەکان بکەین یاخود خۆپارێزی وەک دەزانین کە لە شاری سلێمانیش لە هەمان کاتا لێستایە کە گروپێکی شانۆیی سەرقاڵی ئامادەکارین بۆ کارێکی شانۆیی نوێ و بەوا بڕیارەکە هەموو کار و چالاکیە هونەریەکان لە شاری سلێمانی لە یەکی نۆوە ئیتر دەست پێ بکاتەوە بەردەوام بێت. وەکو خۆپارێزەکە ئێوە کە کاتێک ئەم کارە شانۆیە ئیتر نمایشەکەن لە هۆڵێکە یاخود لە شوێنەکە چۆن خۆپارێزەکە جێبەجێ ئەەکەن بەتایبەت لا ڕووی ئامادەبوونی بینەرانەوە؟ دیارە باسی ئەو نمایشت کرد جێ خۆشحاڵیە، یعنی ئێمە نایشارینەوە ئەو نمایشە هاندەرێکی گەورە بوو بۆ ئێمە کەمێک تەفعیل کاتەوە جێی دەستخۆشیە بۆی وایم
مامۆستا کاردۆ ئەو ئازیزانەی لەو نمایشە سەرکەوتوو بن ئێمە چاوەڕوانی ئەو نمایشین بۆی بیبینین و دوای ئەو نمایشە ئێمە لە بامان شێوەوان لە سەرەتای مانگینەوە ئێمە ئەچێتە ناوڕاستی مانگینەوە یاخود کۆتایی مانگینەوە جێ خۆشحاڵەیە هەستەکەی جوڵەیەکی گەورە لە ژیانایە جوڵەکەش ئەبێ ئێمە وەکو هونەرمەندان دەستی پێ بکەین بۆیە ئەم شێوازە بەتایبەت ئێمە ئەگەر باس لە نمایشەکە ئێمە بکەین لە مەسلەی خۆپارێزی لە ئێستاوە بیرمان لێ کردێتەوە ئێمە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بە سپاسەوە بۆ بەڕێوەبەرانی سنتەری ڕۆشنبیری کەرکووک کاکچەتۆ و کاکوونەر و دکتۆر ڕێبوار و ئەو ئازیزانی کە لەوێن پاڵپشتی گەورەمانەکەن بۆ ئەوەی ئەو سنتەرە گەورە کە هۆڵێکی گەورەی تێدایە ئەم سنتەرە هۆڵەکەی زۆر گەورە و جێی دانیشتنیشی زۆر فراوانە بۆ ئێمە بێ بە خۆپارێزیەوە بەرنامەیەکی ڕێک و پێکی بۆ دانی زۆر باشە هەر بەنای مامۆستا کاردەوە ئەویش سوپاس دەکات هیوای سەرکەوتن و بەرداوامی بۆ ئێوە خوازەوە ئێمەش بە تامەزرۆیەوە چاوەڕێی ئەم دوو کارە شانۆیە جوانین کە نمایش بکرێت و جارێکی کەیتر کارە شانۆیەکان و هەموو کارە هونەرەکان دەست پێ بکاتەوە کاک نەشات وەکو باسم کرد کلێکی نوێتر بە تەواوەتی لە شاری سلێمانی دەستەکرێتەوە بە کار و چالەکەکان بۆ شاری کەرکووکی خۆشەویست وەکو دەرهێنەرێک کە بە بەرداوامی وەکو گروپەکەی خۆشتان کە هەمیشە حەزەکەن کە کار و چالاکیتان هەبێت لەو شارە و لە تاوی شارەکانی کوردستان پەیامی ئێوە چێ لەوبارەیە پێتان وایە کە ئیتر کاتێکی جارە ئیتر بۆ لەمە دوا دەستکرێتەوە بە هەموو کار و چالاکی هونەرەکان بە تاکید ئێمە بێ وەکوتم ئێمە لە پێشەوەی هەموو بوارەکانی تر هونەرمەندەکان بە تایبەت ئەرکێکی گەورەیان لەسرە ئەبێ دەستکەنەوە کارە هونەرەکانیان ئێمە ببینە پێشەنگە بۆ ژیان بۆ دروستکردنەوەی ژیان لە ڕێی نمایشەکانمانەوە بڵین ژیان لە ماوەی 6 مانگی ڕابردوو یا 7 مانگی ڕابردوو ڕاوەستا ئێمە وەکو شانۆکاران وەکو هونەرمەندان دێینەوە ژیان دروستەکەین بەڵام ئەبێش ئاگدار بین لە ڕێی خۆپارێزیەوە لە ڕێی ئەو کارانی کە بڵین ئیداری شارەکان پێڵەسن بۆیە ئەرکی سەرەکی شانۆکارەوە وەکو ئەخلاقێکی هونەری ئێمە هەمیشە وا لە خەڵک بکەین وا لە بینەرکەین ئەو حاڵەتە دەرونی کە تێک شکاوە ڕاستیکەینەوە و چاشکەین و ئەمەش دەستپێکی کارەکانمانە بێت دەسەکانە خۆش کاک نەژادگیان بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە وە بە تەواوی ستافەکەتان و هەروە گروپی شانۆی هەوار هیوادارم کە بەردەوام بن و هەروە ئیشاڵە لە ناوەڕاستی مانگینەیەک و خۆدامەژە بە کاتەکەی کرد ئەم کارە شانۆیە جوانە نمایش بکرێت و نەک تەنها لە شاری کەرکووک ئیشاڵە ئەو سەپۆرتی واروە پشگیریەش بۆ ئێوە بێت و بۆی بتوانن لە شاری سلێمانی و هەروە لە هەموو ئەو شارانی کە ئێوە خۆتان پێخۆشە ئەم کارە شانۆیە نمایش بکەن تێیدا نمایشی بکەن دووبارە سپاس بۆ تۆ کاک نەژادگیان سپاس بۆ بەرنامەجانە ڕێز خۆشەویستی دەسەکانە خۆش بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین با پێکەوە بینەری کلیپێکی میوزیک بین کە بە ناونیشانی گەڕانەوە دواتر ڕگەڕێنەوە
دەستخۆشیمان بۆ موزیسیانی بەتوانە و خۆشەویست کاک ڕەنج خەزانی بە هیوای بەرداوامی سەرکەوتن بۆ ئەو خۆشەویستانی مە پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو و سبەینی هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بێت بە هیوای ئێوارێکی خۆش بۆ کژلایەکتان ماتەناوە.